فەرمانڕەوا وەکو ئیمامی ئەبوبەکر دەبێ. ئیمامی ئەبوبەکر بە خەڵکی نەوت هەر نوێژ و ڕۆژوو بکەن، بەڵکو ئیمامی ئەبوبەکر لە یەکەم وتاریدا بەرامبەر بە هەموو کاربەدەستانی وڵات، بەرامبەر بە هەموو خەڵکی، واتە پەرلەمان کۆبوو هی ئەو سەردەمە بە هەر ناوێکی ناودنی مەجلیسی شوڕایە، پەرلەمانە، هەر ناوێکی تری هەیە، واتە نوێنەرانی گەل، ئەوانەی کەوا دەستڕۆیشتوو بوون، ئەوانەی سەرۆک هۆز بوون، ئەوانەی دەوڵەمەند بوون و تێگڕای چینی خەڵک و میلەتی ژنوێنەرەکانیان لەوێ بوون و تارێکی خوێندەوە. ئیمامی ئەبوبەکر فەرمووی: الضعيف منكم قوي عندي حتى أرجع عليه حقه. خەڵکی نەبزانن چ کەسێک کە زۆر لاوازە، بێ پشت و پەنایە، بێ پارەیە، بێ پلەیە، بێ قەوم و خزمە، عندی لەلای من واتە لەلای یاسای وڵاتەکەم، لەلای حکوومەت، لەلای منی فەرمانڕەوا، قەویون، زۆر بەهێزە حتا ئەو مافەی کە خوراوە بۆی وەردەگرمەوە. تۆ زۆر بەهێزی، ئەی ماف خوراو هەتا حەقەکەت بۆ وەردەگرمەوە. ئینشاء الله. ئەمەش ئازایەتی من نییە، پشت بە خوای پەروەردگار، پشت بە ئەڵڵا. والقوي فيكم ضعيف. خەڵکی نەبزانن، هەمووتان بە شاهید بن، دەم بەدەم بیگەێنن، چێ زۆر خۆی بە پلەدار دەزانێ، چێ زۆر خۆی بە خاوەن کەس دەزانێ، چێ زۆر خۆی بە دەوڵەمەند دەزانێ، چێ زۆر خۆی بە خاوەن قەوم و عەشرەت و چەکدار دەزانێ. فیکم لەناو ئێوەدا ضعیف عندی، لەلای منی فەرمانڕەوا، لەلای یاسای وڵاتەکەم، لە دادگادا ضعیفە، زۆر لاوازە، زۆر بە بێدەسەڵات تەماشای دەکەین، حتى أرجع الحق منه إن شاء الله تعالى. حتى أو ما في بيشيلي كردو لي وردقرينوا، حتى لي وردقرينوا للاي إيما هيج هيزو دا صلاتو لو بيقو باروناني شينيا أويش ببشتيواني خواي پروردگار. خوزقا همو داد ورا بريزكان لولاتي إيمي كردستان دا لپش سريانوا أم دروشمي إمامي أبو بكر ياندنوسيوا. ئەو کەسێکی دیتە بەردەمی دادوەر، خۆت بە لاواز مەزانە، بە زەید بە خۆتانەیەتەوە، خۆت بە بێکەس مەزانە. لە بەردەمی منی دادوەر و ئەو یاسایی کە لە بەردەستمایە تۆ زۆر بەهێزی، هەتا حەقەکەت وەردەگریەوە. ئەو کەسەش کە دیتە بەردەمی دادگا، هەموو شتەکان لە یادکە، چەند خزمت هەیە، چەند کەست هەیە، چەند چەکدارت هەیە، چەند پلە و پێگەت هەیە، هەمووی لە یادکە. لە بەردەمی دادوەرە، لە بەردەمی یاسای وڵاتدا، لە بەردەمی منی فەرمانڕەوادا تۆ زۆر لاوازی.